لەگەڵ ئەو خواسە فراوانی لەسەر کڕینی یەکەکانی پرۆژەکانی میلڤان و ساوەرز و ڕۆڤارستی هەبوو. ئەم دوو پرۆژێ پێکەوە ئۆفەرێکی تایبەتیان ڕاگەیاند، ئۆفەری دە ئۆتۆمبیل کە بۆ مانایی هەر بەڕێزێک شوقەیەک لە یەکێک لەم دوو پرۆژەیە بکرێت، ناوی دەچێتە تیری پشکەوە بۆ بردنەوەی یەکێک لەم دە ئۆتۆمبیلە. خەڵاتی یەکەم ئەڤەلۆنێکی دوایین مۆدل، خەڵاتەکانی تر ئۆتۆمبیلی MG5. ئۆفەرەکە تا ئێستا بەردەوامە. تیر و پشکەکە لە ڕێکەوتی 1/11 لەلایەن کڕیاران خۆیانەوە ئەنجام بدرێت. ئەمە دەرفەتێکی باشە بۆ بەڕێزانی دەیانەوێت ببن بە خاوەنی شوقەیەک لەم دوو پرۆژە ئازبەرزە و چانسی ئەوەیان هەبێت کە ببن بە خاوەنی ئۆتۆمبیلێکیش لەگەڵیدا. بەڵێ دەرفەتێکی کەم ماوە، هەفتەیەک دەرفەت ماوە تا ڕێکەوتی 1/11 ئەتوانن بێن یەکەیەک کڕن لەم دوو پرۆژێ و ناویان بچێتە تیر و پشکەوە. تیر و پشکەکە لە سولیڤی و لەناو پرۆژەی سولیڤی و ئەنجام مەدرێت. کڕیارەکان خۆیان بانگێشتەکەین کە لە نزیکەوە خۆیان تیر و پشکەکە ئەنجام بن. باشێک لەو تایبەتمەندیانەی کە پێویستە لە یەکانی سەرجەمهور هەبێت مەسەلەی بەردەگرێتی بۆ مەلەرزا لە ئەو بینیانی کە هەرسێنن بەهۆی نەبوونی کوالیتیە مەسەلەن پێوەچن ئەو بینایەتان بەرگەی مەلەرزەی پلەی ئاسمان. بەڵێ بێگومان طبعاً ئێمە لە سلێمانی 5 باشترین پرۆژەی شار بنیاد دەنین لە سنووری پارکی هەوار و شار و لە زۆنی ئاڵتونی شاری سلێمانی. ئەم پرۆژانە پلانێکی زۆر وردی ئەندازیاریان بۆ دانراوە بۆ مەسەلەی سەیفتی و بۆ مەسەلەی سەلامەتی باڵەخانەکان. هەر باڵەخانەیەک بە نزیکی 100 پایەڵی بۆ دروست دەکرێت. تاپان تاقیکردنەوەی زەمین تێستی خاکەکەی ئەکرێت و دواتر دیزایانی ستراکچەری باڵەخانەکانەکرێت و بە شێوەیەکی ئەندازیاری دیزایانی بۆکرێت و دروست دەکرێت. شێرانەی ئەو کریارانەی ڕاگەیاند کە بە شێوەیەکی سیمانگانە کۆمپانیەکەتان بەهۆی بەرزی نزمی دلارەوە ئێستا ژمۆفەرانە بەردەوامە بەردەوامی دەبێت. بێگومان ئێمە کاراسانی تاوەتیمان کردووە بە تایبەت لەم بارودۆخەیە کە بارودۆخی هاوڵاتیان موچەکانیان لە کاتی خۆیان وەرناگرن لەسەر بڕیاری بەڕێز مەریوان حاجی جەمال هەر بەڕێزێکە بەشداربووی ئەم پرۆژانەیە مارگاستی ڕۆڤارستی میلڤان و ساوەرز هاوکات سولیڤی و ئەتوانن لە کاتی موچەکانیاندا هیچ سیمانگانەیان پێشکەش بن. بەڵێ بێگومان کاراسانی بەردەوامان نەبێ بۆ هاوڵاتیان، چونکە ئامانجی ئێمە بنیادنانی ئەم پرۆژانە ئاوادانکردنەوەی شاری سلێمانی هاوکات ڕەخساندنی هەزاران هەلیکارە لەم شارە بۆ دانیشتوانی شاری سلێمانی بێگومان بەردەوامە بین.